خی گەورە میهرەبان سڵاوتان لەبێ قوتابیان ئێمە لە وانەی ڕابردوو لە ڕێساکانی داتاشراو باسی چار ڕێسامان کرد ئێستا گەیشتنە یاسای پێنجەم یاخود ڕێسای پێنجەمی داتاشراوی نەخشەی سەرجەم و جیاوازی داتاشراوی نەخشەی سەرجەم و جیاوازی واتە ئەگەر نەخشەیەک هەبێت لە چەند ڕادەیەک پێک بێت نێوانیان کۆ بێ یان کەم بێ ئەوە دەکاتە داتاشراوی هەر ڕادێک لە ڕادەکانی نەخشەکە واتە ئەمە دێین داتاشراوی هەریەک لەو ڕادانە وەردەگرین ئێستا نمونەی یەک سیرکەم دەین داتاشراوی ئەمانە بدۆزرەوە نمونەی یەکەم f(x) یەکسانە بە x توان سێکەم 4x کۆ 5 لێرە سیرکە ئەو نمونەیە لە چەند ڕادە پێک دێ ئەوە ڕادەی یەکەم ئەوە ڕادەی دووەم ئەوە ڕادەی سێم نێوانیان چێ نێوانیان کۆکەمە کە من داتاشراو وەردەگرم داتاشراو دەدەمە هەر یەک لەو ڕادانە واتە x توان سێکە داتاشراوی وەردەگرم گوتمان سێکە دێتە پێشەوە یەک لە توانەکەی کەم دەکرێت دەکاتە دوو کەمەکەی دەنووسینەوە کەم 4xەکە گوتمان داتاشراوی x دەکاتە ئەی ئەگە نەخشەیەکی هێڵی بدەکات ژمارەکەی پێش xەکە و کۆ داتاشراوی ژمارەی نەگۆڕ باسمان کرد یەکەم یاسا باسمان کرد کە داتاشراوی ژمارەی نەگۆڕ سفرە کەواتە داتاشراوی ئەو نمونەیە f فتحە دەکاتە 3x توان دوو کەم 4 ئەوە سەبارەت بە نمونەی یەکەم نمونەی دووەم بە هەمان شێوە f(x) یەکسانە بە سالب x توان 5 لەسەر دەکەم 7x توان 3 کۆ 5 دیسان سێکەن ئەوە ڕادەی یەکەمە ئەوە ڕادەی دووەم ئەوە ڕادەی سێم داتاشراو کە وەردەگرین داتاشراوی هەرێک لەو ڕادانە وەردەگرین ئاگادار بە مادەم ژمارە لەژێر کەرتە ینی وەکو نەخشەی کەرت حساب ناکەین بەڵکو هەر داتاشراوی سەرەکە وەردەگرین دەکاتە چەند دەری سالب پێنجەکە دێتە پێشەوە یەک لە توانەکەی کەم دەکرێت دەکاتە 4 لەسەر دە وەکو خۆی دەیەکە بەشداری داتاشراو ناکە کەواتە دەبتە سالب 5x توان 4 لەسەر دە کەم 7 گوتمان سێکە دێتە پێشەوە لە توانەکەی کەم دەکەین 7 جاران 3 و x توان 3 یەکی لێ بڕوا دەکاتە 2 و داتاشراوی ژمارەی نەگۆڕش پێنجەکە بە هەمان شێوە داتاشراوەکەی سفرە ئێستاگە بین ئەوە کورتی کەینەوە ئەوە بەسە پێنجی دەکا یەک ئەوەش بەسە پێنجی دەکات و 7 جاران سێش بکەین کەواتە ئەنجامەکەی دەکاتە x توان 4 لەسەر 2 کەم 7 جاران سێش دەکاتە 21 x توان 2 کەواتە ئەو یاسای پێنجەم ئەگەر نەخشەیەکی ڕادەدارمان هەبوو یان نەخشەیەک لە چەند ڕادەیەک پێک هاتبوو ئەوە داتاشراوی هەرێک لە نەخشەک هەرێک لە ڕادەکان بە جیاواز وەردەگرین ئەنجامەکەی دەنووسین ئێستا بینە ڕاهێنان هەندێک پرسیار لەسەر ئەو چەند ڕێسایی کە باسمان کرد قوتابیان ڕاهێنانی 2 3 لاپەڕە 92 لە ڕاهێنانی 1 تا 7 ئاگادار بەمە لە ڕاهێنانەکان ئەو پرسیارانە باز دەکەن کە لەسەر ئەو ڕێسایانێک کە خوێندومان و باسمان کردی بەڵام ئەوانەی کەماون لەگەڵ ڕێساکانی تر پرسیارەکان شکار دەکەین لە ڕاهێنانی 1 تا 7 داتاشراوی نەخشەکە بدۆزەرەوە ئێستا لێرە سەیرکە پرسیاری یەکەم وای یەکسانە بە 8 واتە نەخشەی f(x) یەکسانە بە 8 یان وای یەکسانە بە 8 واتە ژمارەیەکی نەگۆڕە داتاشراوی نەگۆڕ دەکاتە چ گوتمان ئەنجامەکەی دەکاتە 0 کەواتە داتاشراوی وای یەکسانە بە 8 دەکاتە 0 دووەم f(x) یەکسانە بە x توان 6 داتاشراوەکەی شەشەکە دێتە پێشەوە توان یەک لە توانەکەی کەم دەکرێت دەکاتە 6x توان 5 سێم بە هەمان شێوە f(x) یەکسانە بە 1 لەسەر x توان 7 یان دەتوانی x توان 7ەکەی بینێ سەرۆبیکێ سالب 7 ئەو سالب 7ەکەی بینێ پێشەوە لە توانەکەی کەمکەی یان ئەو تێبینێ باسمان کرد گوتمان ئەگەر نەخشەکەمان ژمارە لەسەر x توان n بوو c لەسەر x توان n بوو دەکات توانی ژێرە بە سالب جارانی سەرا توانی ژێرەش کۆ یەک دەکەین دەکات چەند دەکاتە سالب 7 لەسەر x توان 8 ئەگەر هەر ئەو تێبینێش لەبیر کە دەتوانی بەو شێوەیەش حەلیکەی x توان 7ەکەی بینیە سەرەوە دەکات x توان سالب 7 ئەگەر داتاشراوەکەی وەگری داتاشراو دەکات سالب 7 دێتە پێشەوە یەک لە توانەکەی کەم کەین سالب 7 کەم یەک قوتابیان کۆ دەکرێتەوە چکە هەرچیان سالبن کەواتە دەکاتە سالب 7 x توان سالب 8 ئەگەر بیبینەوە ژێرەی توانەکە دەبتە موجب دەبتە سالب 7 لەسەر x توان 8 نفسی وەڵام دەردەچی ئەو دەچ بە تێبینەکەی حەلی دەکەی چ بەوەی x توان 7ەکەی دەهینێ سەرەوە توانەکەی دەکەی سالب داتاشراوەکەی وەردەگری بینە پرسیاری چارەم لە ڕاهێنان قوتابیان پرسیاری چارەم بە هەمان شێوە سیرکەن لێرە دەرێ f(x) یەکسانە بە ڕەجی پێنجای x یەکەم جار گوتمان هەر ڕێگێکمان هەبوو ئەگەر ڕەجی دووجانە دەتوانی توانەکەی بکەیە کرد بیکەیە 1 لەسەر 5 ڕەگەکە بیکەینە x توان 1 لەسەر 5 ئێستا داتاشراوەکەی وەگرین داتاشراو توانەکە دێتە پێشی دەینووسین x توان 1 لەسەر 5 کەم 1 توان 1 لەسەر 5 موجبە کەم 1 بکەین سەرە کەم ژێرەی دەکەین لەسەر ژێرە دەبتە 1 لەسەر 5 x توان 1 کەم 5 بکەین دەکات سالب 4 لەسەر 5 ئەمە ئەگەر بمانەوە بیکەینەوە ڕەگ وەک خۆی کە وەڵامەکە بە ڕەگ بدا
دەبیبی بینەژێری یەکەم جار توانەکەی بکەینەوە موجب 1/5 x توان 4 لەسەر 5 ئەری ئەگەر بیکەینەوە ڕەگ گوتمان ژێرە ڕەگە سەرەکەش توانی سەر ئێکسەکەیە دەکاتە 1/5 ڕەجی 5 x توان 4 کەواتە دەکتە 1/5 ڕەجی 5 x توان 4 ئەوە سەبارەت بە پرسیاری 4 پرسیاری پێنجم بە هەمان شێوە ئەگەر f(x) یەکسان بی بە 3x کەم 1 داتەشراوەکەم لۆ بدۆزرە گوتمان داتەشراوە 3x دەکاتە 3 و داتەشراوی ژمارەش دەکاتە سفر کەواتە وەڵامەکەی f فتحی of x دەکاتە 3 بین پرسیارەکانی تر قوتابیان پرسیاری شەشەم بە هەمان شێوە دەری f(x) یەکسانە بە سالب 2x توان 2 کۆ 3x کەم 6 داتەشراوەکەی چۆن دەدۆزینەوە دیسان بە هەمان شێوە دووەکە دێتە پێشەوە دەبتە سالب 2 جاران 2 یەک لە توانەکەی کەمکەوە دەکاتە 1 2 کەم 1 دەکات 1 کۆ ئەوەش دەکات 3 ئەنجامەکەی دەکاتە سالب 4x کۆ 3 ئەدی شەشەکە داتەشراوی ژمارەی نەگۆڕ سفرە کەواتە ئەمە داتەشراوی هەرێک لەو ڕادانەمان وەگر ئەنجامەکەی کردیە سالب 4x کۆ 3 بینە پرسیاری هەفتەم بە هەمان شێوە داتەشراوەکەی دەکات چ بابە داتەشراوەکەی دەکاتە 3کە دێتە پێشەوە دەکات 6 x 3 جاران 2 دەکات 6 توانەکەی دەکاتە 2 یەکی لێ کەمکەوە کەم ئەوەشیان دووەکە دێتە پێشەوەیەک لە توانەکەی دەکات 2x 3xەکەش داتەشراوەکەی دەکاتە 3 کەواتە داتەشراوەکەی دەکات 6x توان 2 کەم 2x کۆ 3 پرسیاری 16 بە هەمان شێوە داتەشراوی هەرێک لەو ڕادانە وەردەگرین دەکاتە 2x کەم داتەشراوی ژمارەی نەگۆڕ 5 گوتمان سفرە کەم سالب 2کە دێتە پێشەوە 3 جاران سالب 2 و یەک لە توانەکەی کەم دەکەین دەکات چەند ئەنجامەکەی دەکاتە 2x سالب و سالب دەبتە کۆ کەواتە دەبتە کۆ سالب 3 دەکات 6 x توان سالب 3 ئەگەر 20 توانەکەی بکەیەوە موجب ئەوە دەیکەی 2x کۆ لەبەرەوەی x توانی سالبە دەتوانی بیبێ ژێرەی بیکەیە 6 لەسەر x توان 3 بۆ شێوش دەتوانی ڕێکی بێخی بیکەی 2x کۆ 6 لەسەر x توان 3 بینە پرسیاری 17 بە هەمان شێوە سەیکەن ئەو پرسیاری 16 بۆشان 17 f دەرێ دەکاتە t توان 2 کەم 4 لەسەر t توان 3 چۆن داتەشراوی f of t وەردەگرین سیرکە داتەشراوی هەرێکیان وەردەگرین t توان 2کە دەکات 2t کەم گوتمان دیسان ژمارە لەسەر x توان n داتەشراوەکەی بەو شێوی وەردەگرین دەی توانی ژێرە بە سالب جاران سەرە توانی ژێرەش کۆ 1 دەکەین کەواتە ئەویان دەکات چەند دەکاتە 2t سالب جاران سالب دەکاتە کۆ 3 جاران 4 دەکاتە 12 لەسەر t توان 4 کەواتە بۆ 2t کۆ 12 لەسەر t توان 4 تێبینێکمان هەیە قوتابیان سیرکەن تێبینەکەمان چیە دەین ئەگەر نەخشەیەکی کەرتمان هەبێت نەخشەیەکی کەرت ژێرە یەک ڕاد دەبێت و سەرە چەند ڕادەیەک بێت ئەوە دەتوانین سەرە بەش بکەین بەسەر ژێرەدا واتە ئەمە ئەگەر سیرکەن لە هەر شوێنێک ئیشت پێ بوو بۆ نمونە ئێستا کە دەرین a کۆ b بابرین کۆ c کۆ d بابرین لەسەر e سیرکەن لێرە ئێستا سەرە چەند ڕادەیە ژێرەش یەک ڕادەیە دەتوانی سەرێ بدێ ژێرەکە ئەوغا لێ بکەی بەو شێوەی a لەسەر e کۆ b لەسەر e کۆ c لەسەر e کۆ d لەسەر e واتە ژێری بدەینە هەر چار ڕادەکان هەر یەکە ژێری خۆی وەردەگری ئەوە ڕاستە هەردەم هەڵە نییە ئێستا لێمە لە چێندە ئەو تێبینی ئیشمان پێدەوی بۆ لە پرسیاری هەژدا ئێستا سیرکەن ژێرە یەک ڕادەیە سەرە لە سێ ڕادە پێکاتیە ئەمە ئەگەر بین ئەو تێبینی بەکار بینین دەرین ژێری دەدەینە هەرێک لە ڕادەکان x توان 3 لەسەر x توان 2 کەم 3x توان 2 لەسەر x توان 2 بە هەمان شێوە کۆ 4 لەسەر x توان 2 کەواتە یەکەم جار پێش ئەوەی داتەشرایی وەگرین لەبەرەوەی ژێرە یەک ڕادەیە دەیدەنێ هەرێک لە ڕادەکانی سەرە بۆ x توان 3 لەسەر x توان 2 کەم 3x توان 2 لەسەر x توان 2 کۆ 4 لەسەر x توان 2 ئەوە لێرە کورد دەبتەوە ئەو x توان 2 لەگەرەوەی ئەوە یەک دەمینێ ئەوە لەگەرەوەی دەڕوە کەواتە ئەنجامەکەی دەکاتە چ ئێستا لێرە دەکاتە x کەم 3 کۆ 4 لەسەر x توان 2 لێرە ئێستا نەخشەکەمان ڕێگەکس بۆ شێوی لێ هات کەواتە نەخشەی f(x) یەکسانە بە x توان 3 کەم 3x توان 2 کۆ 4 لەسەر x توان 2 بۆ x کەم 3 کۆ 4 لەسەر x توان 2 ئێستا دەین ئەو داتەشرایی وەردەگرین واتە ئێستا f فتحەیە هەتا ئێستا داتەشرامان وەرنەگرتیە داتەشراوی x دەکا 1 داتەشراوی ژمارە بە تەنیا سفرە کۆ گوتمان ژمارە لەسەر x توان n دیسان توانی ژێرە بە سالب جاران سەرە توانی ژێرەش کۆ 1 بکە کەواتە چەند دەکا ئەنجامەکەی
ئەنجامەکەی دەکا سالب ئەوە دەکا یەک کەم سێکە ئەوە سالب جاران موجب دەکا کەم چار جاران دوو دەکا هەشت هەشت لەسەر ئێکس توان سێ کەواتە داتەشراوەکەی بووە یەک کەم هەشت لەسەر ئێکس توان سێ ئەگەر ئەوانەکەین یان دەتوانانی ئێکس توان دووەکەی بینێ سەر ئەوە ڕێگەشکەشە دەبتە ئێکس توان سالب دوو جارانی ناو کەوانەکەی توانەکان کۆبکەوی هەمان وەڵام دەردەچی یان بە نەشەی کرد بەس ئەوە ئاسانترە و ژێرەکەی بدێ هەریەکە لە ڕادەکانی سەرە یان ئێکستوان دووەکەی بهینێ سەرەوە توانەکەی بکێ سالب و جارای ناو کەوانەکەی پاشان داتەشرایی وەگری ئەوە سەبارەت بە پرسیاری هەشدا بینە پرسیاری 19 قوتابیان پرسیاری 19 بە هەمان شێوە f x یەکسانە بە x کەوانە x توان دوو کۆیەک لەبەرەوەی کەوانەکە توانی یەکە من دەتوانم x جارایی ناو کەوانەی بکەم بەشینەوەی لە بۆ بکەم دەبتە x توان سێ کۆ x کەواتە fx بۆ x توان سێ ئێستا دەم داتەشراوی وەردەگرم داتەشراوی x توان سێ کۆ x وەردەگرم دەکات سێ x توان دوو کۆ داتەشراوی xش دەکاتە یەک کەواتە داتەشراوی نەشەکە بۆ سێ x توان دوو کۆ یەک بە هەمان شێوە بینە پرسیاری 21 قوتابیان لێرە دیسان پرسیاری 21 چ دەکەین سەرەتا لێرە داتەشراوەکەی چۆن وەردەگرین لێرە سیکە داتەشراوی نەخشەکە دەکاتە گوتمان توانەکە دێتە پێش تێکە FT داتەشراوی FT-ەکە دەکاتە چە بەڵێ داتەشراوی FT دەکاتە 4 لەسەر 5 تیتوان 4 لەسەر 5 کەم یەک و کەم 2 لەسەر 3 تیتوان 2 لەسەر 3 کەم یەک بابزانین توانەکان کوکەم دەکەی گوتمان ئەگە کرد بوو دەرین سەرەکەم ژێرە لەسەر ژێرە 4 لەسەر 5 وەکو خۆی 4 5 لێ بڕوا دەکات سالب 1 لەسەر 5 کەم 2 لەسەر 3 وەکو خۆی تیتوان 2 کەم 3 بکەین دەکات سالب 1 لەسەر 3 دێن ئەمە لەبەرەوەی توانەکانمان سالبە ئەگەر بیکەینەوە موجب چی لێ دەکەین دەیبینە ژێرەی دەبتە 4 لەسەر 5 تیتوان 1 لەسەر 5 ئەوەیان کەم ئەوەشیان دەیبینە ژێرێ بە هەمان شێوە تیتوان 1 لەسەر 3 ئەگەر بیکەیەوە ڕەجیش بەخۆی لە ئەسڵدا ئەگەر ڕەگ بێ ئەوها بەو شێوەی دەنووسی دیکەی 4 لەسەر 5 ڕەجی 5 جای تی کەم 2 لەسەر 3 ڕەجی 3 جای تی کەواتە داتەشراوەکەی بەو شێوەی دەدۆزینەوە بین لە ڕاهێنانی 12 تا 15 دەری خشتەکە تەواو بکە ئێستا بین سەیکەن ئەو خشتە پرسیاری 12 هەتا 15 ئەو خشتەمان هەیە پرسیاری 12 دەری fx یەکسانە بە 5 لەسەر 2 x توان دوو ڕێخستنی نەخشەکە نەخشەکە وەک خۆی دەتوانین لێگەڕە ڕێخستنی پێویست نییە داتەشراوی نەخشەکە وەگرین داتەشراوی نەخشەکە چۆن وەردەگرین گوتمان ئەگەر ژمارە لەسەر x توان m بوو دەرین داتەشراوەکەی دەکاتە 5 جاران سالب 2 جاران 5 لەسەر 2 x توان 2 کۆیەک 2 لەگە دوی چی لێدێ کوور دەبتەوە 2 لەگە دوی دەڕوا ئەوە سادە دەکرێت دەبتە سالب 5 لەسەر x توان 3 ئەوە شار وەڵامەکەی دەتوانی وها بنووسی سالب 5 لەسەر x توان 3 یان ئەگەر حەزت کرد دەتوانی x توان دووەکەی بهینێ سەرەوە بە هەمان شێوە ئەو داتەشراوی نەخشەکە وەرگری پرسیاری 13 بە هەمان شێوە fx یەکسانە بە پای لەسەر 3x هەمووی توان دوو یەکەم جا توانەکەی بدە هەردووچیان هیژێرەی دەبتە 9 x توان دوو دەتوانیت بهینێ سەرەوە یانەها یەکسەر داتەشراوەکەی وەگرین گوتمان داتەشراوەکەی دەکاتە چە داتەشراوەکەی دەرین توانی ژێرە بە سالب جاران سەرە لەسەر 9 x توان دوو کۆ یەک کەواتە دەبتە سالب 2 پای لەسەر 9 x توان 3 کەواتە وەڵامەکەی دەکات سالب 2 پای لەسەر کورتکردنەوەشمان نییە لەسەر 9 x توان 3 دەبۆ دەنووسین کە سادەش پێ ئەو وەڵامەکەی بەو شێوەی دەردەچی سەبارەت بە پرسیاری 14 fx یەکسانە بە ڕەجی دووجای x لەسەر x ئەو ڕەجی دووجای x سیرکەم قوتابیان لێرە دەکەینە x توان 1 لەسەر 2 بابە لەسەر x توان 1 ئەگەر ئەو توانیەکەی بهینە سەر توانەکان کەم بکەین یان ئەوهاش دەتوانی بنووسی توانەکان کۆکۆ دەبتە x توان سالب نیو دەکات x توان سالب نیو ئەگەر بین داتەشراوی وەگرین داتەشراوەکە دەکات سالب 1 لەسەر 2 سالب 1 لەسەر 2 دێتە پێشەوە یان دەتوانی لێرە توانەکان کەم کە 1 لەسەر 2 کەم یەک بکەی دەکات سالب 1 لەسەر 2 x توان سالب 1 لەسەر 2 کەم 1 لێرە سیرکە دەبتە چە دەبتە سالب 1 لەسەر 2 ئەوە توانەکان کۆ دەکرێنەوە چکە هەردووشیان سالبن سالب 1 لەگە دوی کۆکەینەوە دەکات سالب 3 لەسەر 2 ئەگەر بیکەینەوە موجب لێرە وەڵامەکەی دەبینە ژێرەی
دەبتە سالب 1 لەسەر 2 x توان 3 لەسەر 2 ئەگەر بیکەینەوە ڕەجیش دەبتە سالب 1 لەسەر 2 ڕەجی دووجای x توان 3 x توان 3 ئاگادار بە ئەگەر توانی ژۆرێ لە ڕێگەکەی زیاتر بوو دەتوانی سادەی بکەی ئەوشان دەکات سالب 1 لەسەر 2 x ڕەجی دووجای x کەواتە دەتوانی وەڵامەکەی بەو شێوەیە بنووسی ئەوە سەبارەت بە پرسیاری 4دا پرسیاری 5 بە هەمان شێوە f(x) بە 4 لەسەر x توان سالب 3 ئەگەر حەزت کە دەتوانی ڕێخستنی نەشەکە دەتوانی بهینە سەرەوە بەو شێوەی بنووسی دەشتوانی بە تێبینیەکە یەکسەر داتەشراوەکەی وەگری بیکە 4 x توان 3 لەبەرەوەی توانەکەی سالبە لە ژێری دەهینە ژێری دەکەینە موجب دەبتە 4 x توان 3 ئێستا بینەوە داتەشراوەکەی وەگرین دەبتە 4 جاران 3 x توان 3 یەکی لێ بڕوا دەکاتە 2 کەواتە وەڵامەکەی دەکاتە 12 x توان 2 لێرەش هەر 12 x توان 2 دەنووسین کەواتە پرسیاری 5 بەو شێوەیە داتەشراوی لەبۆ دەدۆزینەوە ئەوە سەبارەت بە پرسیاری 12 تا 15 بینە یەکەم چەند پرسیارێک لەگەر پرسیاری وزاری بزانین لەو چەند ڕێساییان ئەو چەند یاسایی کە خوێندمان بزانین ئایا چۆن پرسیاری وزاری لێ هاتۆتەوە پرسیاری یەکەم دەرێ داتەشراوی ئەو نەخشەیە f(x) بە 5 لەسەر 2 x توان 3 کامەیە گوتمان دەتوانی چ بکەی لێرە دەتوانی توانەکەی بدەی هەردووچان بیکەی 5 لەسەر 8 x توان 3 دوای دەریت سالب 3 جاران 5 توانی ژێرش کۆ یەک دەکەی وەڵامی ڕاست بریتێ لە لقی ئەی کە دەکات سالب 15 لەسەر 8 x توان 4 بینە پرسیاری دووەم بە هەمان شێوە پرسیاری دووەم دەری ئەگەر وای یەکسانبی بە 4 لەسەر x ڕەجی x ئەوە f فتحە دەکاتە کامیان ئەو 2016 2017 خودی یەکەم ئەو پرسیارە هاتوتەوە دیسان بە هەمان شێوە چ دەکەی لێرە قوتابیان لێرە دەتوانی نەخشەکەی بۆ شێوە بنووسی وای یەکسانە بە 4 لەسەر x جاران x توانی 1 لەسەر 2 کە توانەکان کۆ دەکەینەوە ئەوە توانی یەکە دوو بچینە بینیان جاران بوو بچینەکان یەکسان بوون ئەوە توانەکان کۆ دەکەیەوە دەبتە x توان 3 لەسەر 2 x توان 3 لەسەر 2 ئەگە بیهینە سەرەوە دەبتە 4 x توان سالب 3 لەسەر 2 ئێستا گە داتەشراوی وەگری دەبتە چ داتەشراوەکەی داتەشراوەکەی دەبتە 4 جاران سالب 3 لەسەر 2 x توان سالب 3 لەسەر 2 کەم 1 سالب 2 لەگەر چاری کورد دەبتە سالب 6 سالب 6 لەسەر ئەوەش دەبتە سالب 5 ئاگادار بە سالب 5 لەسەر دووتوانەکەی دەیبێنە ژێرە سادەی دەکەین وەڵامی ڕاست بریتێ لە لقی ئەی کە دەکات سالب 6 لەسەر x توان 2 ڕەجی دووجای x سیاری سێم بە هەمان شێوە دەرێ ئەگەر وای یەکسانبی بە پای توان 2 ئەوە داتەشراوی دیوای لەسەر dx دەکاتە کامیان لەبەرەوەی پای توان 2 ژمارەیەکی نەگۆڕە بەکو ژمارە حسابە ئاگادار بە کە گوتمان پای 3.4 توان 2 بکەن هەر ژمارەیە کەواتە داتەشراوی ژمارەش دائیمەن دەکاتە چەند دەکاتە 0 بینە پرسیاری چارەم دەرێ ئەگەر وای یەکسان بوو بە x لەسەر پای ئەوە دیوای لەسەر dx دەکاتە کامیان ئاگادار بە ئەوەشیان بە هەمان شێوە واتە وای یەکسانە بە 1 لەسەر پای دیشتان بە هەمان شێوە یەکسەکە توانی یەکە یەکسەکە دەڕوا دەتەشراوە کە تەنها 1 لەسەر پای دەبینێتەوە کەواتە وەڵامی ڕازلقی ئەیە پرسیاری پێنجەم داتەشراوی نەشەی fx یەکسانە بە ڕەجی پێنجای x دەکاتە کامیان ئەوە لە 2016 2017 خودی دومە پرسیارە هاتوتەوە بە هەمان شێوە ئاگادار بە x گوتمان چێ دەکەین ڕەکە دەیکەینە x توان 1 لەسەر 5 x توان 1 لەسەر 5 داتەشراوەکەی 1 لەسەر 5 دێتە پێشەوە توانی 1 لێکەم کە دەبتە سالب 4 لەسەر 5 سالب 4 لەسەر 5 بی بە ژێرەی دەکا 1 لەسەر 5 x توان 4 لەسەر 5 بیکەینەوە ڕەک دەکا 1 لەسەر 5 ڕەجی پێنجای x توان 4 کەواتە دەکاتە 1 لەسەر 5 ڕەجی پێنجای x توان 4 کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی دی بینە سیاری شەشەم تابیان بە هەمان شێوە دەرێ ئەگەر f(x) یەکسانبی بە 2 لەسەر 3 x توان 2 ئەوە داتەشراوی ئەو نەخشەیە دەکاتە ئەوەش لە 2015 16 لە دەرایی هاتووە تەمهیدی دیسان بە هەمان شێوە چۆن ئەو نمەیە حەردەکەی وتمان ئەگەر ژمارە لەسەر x توان ئێمە دەتوانین برین توانی ژێرە بە سالب جارانی سەر توانی ژێرەش کۆ یەک دەکەین کەواتە دەکات سالب 4 لەسەر 3 x توان 3 کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی c سیاری هەفتەم بە هەمان شێوە دەرێ داتەشراوی نەخشەی fx یەکسانە بە 1 لەسەر x کامەیە دیسان توانی ژێرە بە سالب جارانی سەرە دەکەین دەکات سالب 1 لەسەر x توان 2 وەڵامی ڕاست بریتێ لە لقی d سیاری هەشتەم قوتابیان پرسیاری هەشتەم و نۆیەم ساڵی 2020-2021 خودی دووەم لەگەر خودی یەکەم ئەو دوو پرسیارە هاتبەوە دەرێ جەبین پرسیاری هەشتەم دەرێ ئەگەر fx یەکسانبی بە x توان 3 کۆ x نەخشەیەک بێت ئەگەر f فتحی
داتەشراوی یەکەمی نەخشەکە لە دوو بکاتە سێزدەەوە بەهای ئەی چەندە سەبارەت و پرسیاری هەشتم قوتابیان پرسیاری هەشتم چمان هەیە سیرکە fx یەکسانە بە ئەی x توان سێ کۆ x دێم داتەشراوی نەخشەکە وەردەگریم یەکەم جار دەکات سێ ئەی x توان دوو کۆ یەک سێ ئەی x توان دوو کۆ یەک دێن چمان هەیە سەیکەن ئەو معلومات و زانیاری دایمەها لە خولی دەم کە پرسیار هات بە خولی یەکەم شەر هاوشێوی بیە دێن چ دەکەین جارێ سەرەتا f فتحەی چەند دادەنێم f فتحەی دوو چەندی دایتە من ها f فتحەی دوو دوی دادەنێم لە جێ یەکسی دەبتە سێ ئەی جاران دوو توان دوو کۆ یەک f فتحەی دوودایە وەڵامەکەی ها سیر کە دەرێت چەند دەدرێت دەکات سێزدە کەواتە من سێزدە ئەلێرە دادەنێم سێزدە ئەلێرە ئەوە دوو توان دوو دەکات چار جاران سێ دەکات دوازدە ئەی کۆ یەک بزانین قیمەتی ئەی چەندە لێرە یەکەی دەینمە ئەو دیوێ دەبتە سێزدە کەم یەک یەکسانە بە دوازدە ئەی کەواتە دوازدە یەکسانە بە دوازدە ئەی کەواتە قیمەتی ئەی دەکات دوازدە دابش دوازدە کەواتە ئەی چەندە کەواتە نرخی ئەی بریتە لە یەک کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقی دی کە نرخی ئەی چەند دەرچوو نرخی ئەی بریتە لە یەک یان دەتوانی نرخی ئەی لێرە دابنی ئێستا یەکەی لێرە دابن x توان سێ کۆ x دوابێ داتەشراوی نەخشەکەی وەگری دووی دانی دەبی وەڵامەکە سێزدەت بداتێ پرسیاری خولی یەکەمیش بە هەمان شێوە سێکەن داتەشراوی نەخشەکە وەردەگری بە هەمان شێوە دەبتە سێ جار دەبتە نۆ ئەی x توان دوو داتەشراوی سێش سفرە کەواتە دەب سێ جاران سێ دەبتە نۆ ئەی x توان دوو داتەشراوی سێدایە f فتحەی سێ لێرە دانێ بە هەمان شێوە دەکات نۆ ئەی جاران سێ توان دوو لێرە ئێستا f فتحەی سێی دایتەمە چەند دەدرێت سالب 162 سالب 162 لێرە ئەوجا ئاگادار بە دەرێ ئەنجامی ئێفی دوو بدۆزەوە یەکەم جار دەبێت ئەی بدۆزینەوە نۆ جاران نۆ دەکات هەشتا و یەک ئەی کەواتە ئەی یەکسانە بە سالب 162 لەسەر هەشتا و یەک کەواتە ئەی چەند دەرچوو ئەی بریتە لە سالب دوو کەواتە ئەگەر ئەی دانین قوتابیان fx ئەو های لێ هات ئەیەکەمان چەندە سالب دوو جارانی سێکەین دەکات سالب 6 x توان سێ کۆ سێ ئەوجا دەین چ دەکەین لێرە دێین ئێفی دوو دەدۆزینەوە ئێستا ئێفی دوو ئێفی دوو بزانی چەند دەکات بابە ئێفی دوو دادەنین کەواتە سەرەتا یەکەم جار بە ئیستیفادەکردن لە ئەشراوی سێ کە دەکات سالب 162 ئەشرامەوە بەگرت ئێ فتحەی سێشمان دانا ئەنجامەکەی ئەی چەند دەرچوو ئەی کردیە سالب دوو ئێستا ئەیەکەمان داناوە پرسیاری خولی یەکەم تۆزێک جیاوازی هەبوو دەبێت ئەیەکەی بدۆزیەوە داینەوە پاشان ئێفی دووشی لەبۆ بدۆزیەوە کەواتە ئێستا ئێفی دوو دەکاتە سالب 6 جاران دوو توان سێ کۆ سێ سەرەتا ئەیمان دۆزیەوە کەواتە سالب 6 جاران 8 کۆ سێ سالب 6 جاران دەکات سالب 48 کۆ سێ ئەنجامەکەی دەکات سالب 45 کەواتە ئەی خولی یەکەم تۆزێک جیاوازی هەبوو دەبێت ئەی بدۆزیەوە پاشان کە ئەی دۆزیەوە ئەیەکەی لێرە دانەی پاشان ئێفی دووشی لەبۆ بدۆزیەوە کەواتەوە سەبارەت بەو پرسیارانەی کە لەسەر ئەو چەند ڕێسایی باسمان کرد قوتابیان وانەی ئەوڕۆمان کۆتایی هات تاکو وانەیەکی تر خواتان لەگەڵ